کەرەنتین تەوا بوو دڵمان خۆش بوو کەرەنتین تەواوی تەواو نەبی بەس مەترسیار ئەوەی دەبیت کە بڵاویتەوە بەڵام لە ئێستادا زۆر باشە سپاس بۆ خۆ دەرمم لە سەلامەت بن بەڵێ دەسلۆ جەماعەت بەخێر بێن بۆ ڤیدیۆکتی لە چەناڵەکەم لە چەناڵی مەبەستکین بەڵێ ئەزانم یعنی دەمێکە ڤیدیۆ ناکەم درێن ڤیدیۆکەم وی ترۆشتانت وەک خۆتان دەزان کە ساڵی 2020 هات گروپی 5 دلارمان دروست کرد وایە اینجا گروپەکە گەورە بوو توانیمان گروپەکە بگەین بە 30,000 میمبەر شتێکی زۆر جیاواز بوو هەمومان بێکەوە توانیمان ئەوە بکەین ئەمڕۆ ڕیاکشن بۆ پۆستەکانی 5 دلار دەکەین کە ئەمە لەو ماوەیە کراوە لە 5 دلار بزانین چی و چی نییە دێلی ئالی لە کاتی یاری ئەخەوێت ورچێک هێن ئەبێتە یاریزانی تۆپی پێ یوتیوب ساعت سێژە دەتەوێت بخەوی ینی ڕاست ڤیدیۆگێتە پێشت نازانم زەلامێ ئاوای کرد یان ئەو مەتەڵی 99.9 ئەو خەڵکە نایزانێت ئەنجە فکرێکی دەبێت ئەمە 0.1 بوو ترو ستۆری کاکە بەڵێ بۆچی دوو دەستکمان پێ و تەنها یەک سیارە پیشان ئەیە بەداغۆ بەزدی وەکەوە من وام نەکردو بوونم لە برا بچکەم چکە باز زیرەکە ئەزانێ ئەزوام لە کەسی تر کردو خدمۆشتانە دەستکەم داوت دەستی و خۆت چاک بژی چەند کەس وای کردو لە کۆمنت بینوزێدن ئەڵ سادین بەڵێ باوکم بۆ وێنەی ئەمانە دەگری من باوکە تۆ تێناگەی ئێوە چیە بەزدی زۆر زۆڵە چێ تێگەیش با لە کۆمنت بینوسێ تەن تێرە تەن تەن ئەرێ وەڵە هات خۆ ماڵی تاکە میمی بەقوتە تاکو ئێستا کورت شتێکی وای کرد بێت دی سەبر زۆرە بابەتانە گەورە دەبن میم و ئەو شتانە ئەڵ ساد بینە بەزدی باوەڕم نەدەکرێتانە بە گەورە بێت کاتێ بەبێ ئەوەی باوکت پێت بڵێ ئاو بۆ میوانەکانە هێنی شێوەی باوکت شێوەی جەنابێت ئێستا کاتی ژن هێنانە بۆی سڵاو کاکمە بەس 28 سێ بۆچی ماڵاوێت کرد بەشێک بوون لە پلانەکە ئەلبەزدی بەشێ بوو لە پلانەکە پێشماناتەوە تر ئەو پشقە لە زۆڵەش پێی کردم وتی یەکەم جاوتی مەیکە ماس کوشتی پێدام بەڵام دواتر ها ڤیدیۆکەم کرد لە سەروانی ڕیاکشنیان بۆ کردن وتی سیرکە ئەوانە ڕیاکشنیان بۆ کردووی ڤیدیۆیانە سەر تۆ کردووە تی بڕۆ ڕیاکشنیان بۆ بکە وتم باش سیرم کرد ئەنجە پێی وتم وتی ئەوانە هەموو ڕیشیان نییە تی بڕۆ ڕیشەکە وتاشە با هەست بە خۆیان نەکەن کە ئەوان تەنیان با هەست بکەن کە ئەوان کەسێکیان هەیە وەکو ئەوانە بە هەز نەکەن پشت گوێ خراون لەبەر ئەوان ڕیشی خۆم تاشیە باڵێ وە ماڵ ئاوایەکەشم بەشێ لە پلانەکە چۆنێتی بوون بە یوتیوبەر بە خێراتنی شێوە سەرتا پێویستت بە کۆمپیوتەرێک و هێدسێتەکە لە پاشان پێویستت بە چەند بیرۆکیەکە ئێستا بەس هەوادار ماوە گوڵم بەڵام هەوادار لەکوێ بێنم ڤیدیۆ لەسەر بەسکریم بکەم تا دەبین ئەوەش دیسان دانێترە نانە بەزدی ئەو میمە زۆر ئەو جۆرە میمە زۆر تەقی لە ناو کوردیش زۆر بوو خۆزگە ئاینەکەم لە چاو نەکردبە قەینا بێخەم بن ئەل ڕیشم هاتەوە کرەوە چییە؟ یانی تەقیەوە بەزدی تەن بۆیە وتم لە ڕیوایندەکە ئەبێتن بۆیە بەلاژ نەموت ئەی خەمە کوردیش ڕیوایند دەمزانی لە کوردیش لە تەقێتەوە نێتفلێکس لا کاسەی بەرهەمهێنا کورسینەما ژێرنووسی کرد ئەگە فلیمێکیان زنجیرە فلیمێک دەکرێتەوە کوردی زۆر ها زۆر کرێنجە زۆر سەقەت یەکەن هەندێک جاری زۆر جوانێکەنەوە هەندێک جار زۆر جوانە بەڵام زۆر بێجار هینایەت ئەوەی زانین ئەبێتە خاوەنی 5 دلار گەڵایەک کۆگەڵا سێ ئەمێ بزانم هەر دارێک چەند گەڵای پێوێ بەسلی لە گۆگل لێدەم هاو مەچ گەڵات پێڵێم بە قوران نازانم نووسرا 10,000 20,000 لە بۆ 20,000 نازانم مەوزوعەکەشەوە یان نە 10,000 بۆ 20,000 با بڵێن 15,000 دوو 15,000 30,000 کەواتە ئەمە ئەگەر سێ بێت ئەمەش 30,000 گەڵایە من بەلاش مامۆستای بیرکاری نیم کاکە پێشم بۆ چۆکەن دەبێ یەکم بۆ بێنن کردعین بەلاش نەبوو مامۆستای بیرکاری
دەبێن بۆ هێنە نڕگەیشتە لێکچۆکان البطاطس بەداغۆ بوومە پتاتە من بیتبۆکسم فێری کورت کرد منش بیتبۆکسم تاقی کردەوە منش بیتبۆکسم کرد هەڵەش داغۆ فەرمەوەش بەڵگەکە Day 1 in the beatbox. Day 2 in the beatbox. Day 3 in the beatbox. Day 4 in the beatbox. جامەکە پیس نەکەم نادڵەکەم جام پیس ناکەیت جامەکەت خایان کردەوە دەست خۆش بن کاتێ ئەمەوە کێشەیە چارەسەر بکەم کێشەکە من ئەو پاسەش ئەل من کردم تاکە کەس بوو لە ماوەی کەرەنتینە وانەی وتەوە هەر ئەو بوو وانەی بە ئێمەوتەوە وانەکانشی بە سوود بوون بەزدی هۆزان لە ئۆمیگڵ هۆزان لە پاسکەی سواری هۆزان لە چاڵنجی خوارد ئایۆزان خۆ لە چاڵنجی خواردنی شەر وایە لەگەڵ من ها بەس لەگەڵ من بەس لەگەڵ کەسی تر کەس لی ناباتەوە بەڵام لەگە من بەس خۆم لێ بەم حاڵی من کە تیکتۆک ئەەکەمەوە you know what I mean کەما سوێدەری باشە بەزدی بەم کەما سوێدەری چییە بەخوانیانم لەبەرەوە تاشیە باسمێڵدانیمەوە ڕاوەستە منافەسەدانەکەم هێک دەکەم ناوە دڵی و کەس ئەداتەوە نۆتۆشتینا کاتێک لە پۆلە دەست بڵند دەکەی و مێشکی مامۆستا ئەبەی و تاڵ بسێ بەڵام دوایی هەڵەسێ لە کاتای لە بیر دەچێتەوە ئەو ئێمە وام لێهاتەوە بەس زیانێ زۆر ناخۆش مامۆستا هەڵەتیتەوە مامۆستا لە بیرم چوو زەم مەزەی ئەو کاتە مۆبایلی باوکم سیر کرد بزانم چیتیا بوو چیتیانە ئەوەی دیتم و نەمدیتەرە هێنانە بوو زۆر شازە شێرەکەم زۆر جوانە دەستخۆش شەخی بەس دیانەوە پێ ناکەم بەزی ینی ئەوانە بەکارێنن زۆر سیرە باکشم وێنانی هەموو خەزم کردو لە کۆمپیوتەرەکەی دایکشم وێنانە دروستەکە و بخۆی بەحسا فۆتۆشۆپ بشتەکە ئەوانە دروستەکە زۆر کاتێک کەسێ لە گروپ ئەڵێ سڵاو نوێم ئەندامەکان ئەدمین مۆت کەسەکە سەماحەتی کۆمنت خوێنەوە بەزدی ینی لەو گروپە هەر کەس دێتن پۆستێکەکە سڵاو من نوێم ئێمە پۆستان وەرناگرین کاکە نوێی تەواو لە کۆمنت بینوسە تەواو زانیمان نوێ هەمومان نوێ یا شتە نووسن زۆر ناشینە Triste, profesor. Si quiere puede hablar conmigo de sentimientos. ¿Quiere escuchar música? Música levanta el ánimo. صداغ بەزدی بەقوت بوو ئەو بەقوتە کاتی دەرسی وەرجشمانەیە نۆ دقە تاوا یەکسە خلاصە بێ بەز ئەو شتێکە حەز لێ زوو ئەڕوا کاتەکەی بەڵام کە لە دەرسی ترە دەرسی بیرکاریە بیزنمونە شەرحەکە سەیری سەعاتەکەی 6 دقە ڕۆیشتو Ti amo, un solo ti amo, in aria ti amo. کەروێشک لانە و لانە گوێی لەسەر پشتانە چاوی و نوقان بخەبەر ڕووی هاتووتی والله ما بەس ئەو بەخوا ئەکسە شتەکە تێکە درێکسە بەزتی تاو ئەگۆرانش خۆش بووە amo, un solo ti amo. تی ئامۆ واتە خۆشم دەوێت ئەون سۆلۆ تی ئامۆ واتە تۆ تەنها ئەو کەسەی خۆشم دەوێت بەڵێ بەڵێ زمانی ئیسپانیا زانم تۆزێ بەڵێ من دیداران زۆڵ فێری سەحر بووم هیچم نەدوانیە بە بەشکردنەی سەرچەفەکە خۆم نەکەم حازرن چاڵتان لێرە Oh my god چۆن بەزدی
هەنەم دی کە ڕۆی کاتێ نیوەڕۆ ئەخەوی ئێوارە هەڵەسی سێری دەرەوەکی پاریس نیویۆرک ڕاستیە بەخۆتە ینی کە بە ڕۆژە خەوی دواتە هەڵەسیەوە تا من لە کوێم یعنی ئێستا تەوا ئەو ئەمڕۆ چەند شەمەیە من لە کوێم نازانانی ینی وە ئازانی بوویتە ئەسحاب الکەهف 500 ساڵ خەوتی و دوای هەستایتەوە لە زەمەی مامۆستا ئەوەی من ئەی خوێنم ئەوەی لی تێدەگەم ئەوەی لە ئیمتیحان ئەینووسم و ئەوەش دەرەجەکەم برت مەمنون ببەوە والله بەنزی خانە و ڕوونگۆڕەکان ئەتوانن دووکان بکەنەوە لە کەرەنتینە بەڵام هاتوێ سیارە قەزەخی بەو کارە زەرت کرد بەک زەتۆزە خۆت بڵێم تۆ زەتۆزە هەوری لە ملان ئاڵۆزە جاهێڵ نەما لەم هۆزە مەلەکە کەمرە لەسەر کەلەکە هەمەهالەمە لۆممکە من مەلیحەم گەرەکە هەمەهالەمە لۆممکە من مەلیحەم گەرەکە کلیپ پێشتاکان وا بۆ بەزدی یعنی کلیپەکانی قەدیمەوە هابووە ئیتر ئامانی کۆنسێرت دەوانی لە پشتەوەن ئەوانی کە لە پشتەوە دەژین لە پشتەوە دەژین ترحێوانی لە پشتەوە وەستاون کۆرسەکە دەڵێنەوە زە جوانە بە قورعان بەهرەت چییە لە گروپی 5 دلار و سەبسکرایب من بەس کینگم نەکردووە تۆ بۆ نەوری ئاسمانی 1.3k ئەو مایگات بۆ سەبسکرایب نەکردو بۆ تەواو ڤیدیۆ ناکەم سەبسکرایب کە کاکە سەبسکرایب کە ڤیدیۆ ناکەم هەموو خەتای پشقڵە هەموو خەتای پشقڵە هەموو خەتای پشقڵە نانا ببرە مەسلحەتمانەیە ئێمە لە بین یەکە نابی لای ناتوانم قسەی پێ بڵم مەسلحەتمانەیە چکە بەهۆی ئەو نەبیتم لایکم بۆ نایەتن بەڵێ سوپاسی هەمووتان دەکەم کە توانیتان گروپی 5 دلار بگەینە 30,000 مینبەر و بە ماوەی چکەم ئینشاڵڵا گەورەتر دەبێت و ئینشاڵڵا سەبەر پەری پێ دەدەین وشتی زیاتر و شتانە ما دران ئەوە بازار سیفتان کە تا لەمە دوا پشقلیش لێرە بێتن ترتاوە تا ڤیدیۆ کلیپ تا کاتێکی تر پاتان لەگەڵ و هەشادن